سەرباری هەڵگرتنی قەدەغەی هاتووچۆ، بەڵام ئامادەکاریەکانی هاوڵاتیان بۆ جێژن وەک پێویست نییە و کاسبکارانیش بەدەست بێ بازاڕیەوە دوکانەکانیان با چۆڵی ماوەتەوە. بڕیاری هەڵگرتنی قەدەغەی هاتووچۆ لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا چاوەڕوان دەکرا کاریگەریەکی باشی هەبێت و هاوڵاتیان بە هەمان گەرموگوڕی جێژنانی پێش و پێشوازی لا جێژنی ڕەمەزان بکەن. بەڵام دیمەنی بێ بازاڕی دوکانداران شتێکی دیکەمان پێ دەڵێت. کابرا لە پاش 15 ڕەمەزانەوە داهات ئەشیای دەکڕیت و خۆی ئێستا ئەوە لە 16 گوتی قەدەغەی هاتووچۆ، لە 26 گوتینە هەرگیرە، یعنی ئیسفادەی نەبوو. خەڵک ئەو چەند مانگە بڵێن معاشی وەرنەگرێت سە بە معاشە کردو معاش ئەو بازاڕە نابیتەوە، ئەو بازارێکی ئەمە دەمانەوێتن، ئەو بازارێکە خەڵک دەوێتن خۆی نوێ کاتەوە لە بۆ جەژن و مناسەبات وەکو پێشتر. فرۆشیارانیش ئاماژەبەوە دەکەن دەرکردنی بڕیاری قەدەغەی هاتووچۆ لا گەرمی خۆ ئامادەکردن بۆ جێژنی ڕەمەزان دواتر هەڵگرتنەوەی ئەو قەدەغەیە لە ماوەیەکی کەمدا سەر لێ شێواوی لای هاوڵاتیان دروست کردووە. ساڵی قەدەغە هەڵگیراوە خەراتر بۆ چاتر نەبووە. وڵای خەڵکەکە زەوقی نچکە هەرزارە و ئەمرێک دەرەکە هەرزارە و شتێک دەرەکەن. لەگەرە و بڕیاری بازار زۆر خراپ بۆ ئەوەی بە تایبەتی ئەوانەی کە جلوبەرگ و سەرزات و شیرناتی ئۆشتانەکە بۆ جەژن خۆی ئامادە کرد و تەسیرێکی زۆری کرد، بەڵام ئێستا تۆزێک باشترە بەس هەر تەسیری کرد، ینی وەکو پێشتر نییە، وەکو ساڵانی ڕابردوو زۆر جیاوازە. خراپی دۆخی ئابووری و مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا جوڵەی بازاڕی لاواز کردووە، لەگەڵەوەشدا دەرکردنی قەدەغەی هاتووچۆ و دواتر هەڵگرتنەوەی زیانێکی دیکەی با بازاڕ و کاسبکاران گەیاند. سۆلین حەسەن، کوردسات نیوز، هەولێر.